سڵاوتان لێبی ئەمڕۆ باس بابەتێک دەکەین کە ساڵێک و مانجێک لەمەوبەر حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا سۆران بکە بە ئیداری سربەخۆ. لەگەڵ ئەو بڕیارە بەشێک لە خزمەتگوزاری چووە قۆناغێکی جیاواز. هاوکات بەڕێوەبەرایەتەکانی ئەو ناوچەیە جیاوازیان پێکرا. دام و دەستگا حکومیەکان هەندێکیان لە نووسنگەوە کران بە فەرمانگە، لە فەرمانگەوە کران بە بەڕێوەبەرایەتی، لە بەڕێوەبەرایەتی و هەندێکیان کران بە بەڕێوەبەرایەتی گشتی. بەشێکی کادیرەکانی حکومی لەو ناوچەیە جێگۆڕیان پێکرا و زۆر بەشیان لەو ناوچەیە خۆجێیی ئەو پۆستانە پڕکرانەوە. بەڵام ئەوەی کە نیگەرانی دروست کردووە ژنان بوون لەو ناوچەیە کە هیچ یەکێک لەو پێگانەی کە لەو ناوچەیە دران بە کەسانی جیاواز ژنی تێدا نەبوو. نیگەرانی ژنان و کۆمەڵگەی لێکەوتەوە تەنانەت بەشێک لە ڕێکخراوەکان لە ڕێگای یاداشتی ناڕزایی و دەربڕینی نیگەرانی بەرامبەر یەکە ئیداری سنوورەکە داواکار بوون کە ژنانیش بەشداریان پێ بکرێ. بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر ئەوەی بۆچی ژنان نەیانتوانی ئەو ڕۆڵیان پێ بسپێدرێ یاخود لەدام و دەستگا حکومیەکان شوێنیان بکرێتەوە پۆستەکان بە ژنان بدرێ گفتوگۆەکەین لەگەڵ بەڕێز ئاوات فەهمی چالەکوانی ژنان لە زۆر بواردا کاری کردووە. ئاواتخانە کاتت باش ئەگەر بێ لە من باشتر بۆ تۆ زۆر سپاس. ئەگەر لە سەرتاوە دەست پێ بکەین نیگەرانی ژنان لە ئێستادا چیە لە ئیداری سۆران؟ لەگەڵ فراوانبوونی ئیدارەی سەربەخۆی سۆراندا وەکو بەڕێزیشی داماژت پێدا بڵێ زۆر گۆڕانکاری لێرەکراوە لە ڕووی خزمەتگوزاریەوە، بەڵام ئەگەر زیاتر وربینەوە تێیدا ڕۆڵی ژنان لێرە زۆر فرامۆش کراوە وەک پێویست نییە. ئافرەت و ژنی بەتوانە هەیە لەم دەبەرەدا، بەڵام وەک پێویست خزمەتگوزاری زۆر باش ناگەێنن با خزمەتی ژنان. ئێمە بەبەسمان لەوە ئەوەیە کە ژن دەخوێنێ یا ژن لە فەرمانگەیەکدا کار دەکا یا تا ئێستا لە سۆران ئەگەر دیقەتت دابێ ژن نییە دادوەر بێ، دادوەری ژن نییە لە سۆران. چالاکوانی ژن لێرە زۆر زۆرە، پارێزەری باش هەیە، فەرمانبەری باش هەیە، بەڵام وەک پێویست خزمەتیان ناکرێ کە لە دام و دەستگاکانی میری لێرەدا کار بکەن، شوێنی باشیان بۆ دابین ناکرێت لە ڕووی ئەو خزمەتی کە دەیانەوە بیکە بەو کۆمەڵگایەدا. ئەگەر بەراوردێک بکەین باس لەوە کراوە لە یاداشتەکانی ژنان لە ڕابردوو زیاتر ڕۆڵ دراوەتە ژن لە دام و دەستگا حکومیەکان زیاتر پۆستی پێسپێداوە، لە ئێستادا ئەو پۆستانش لێوەرگیراوەتەوە و لە ئیداری سەربەخۆی سۆران پۆستی نوێی پێ نەدراوە. بڵێ ئەو گۆڕانکاریانە کە لێرە کران بە ئاڵوگۆڕی بەڕێوەبەرەکان یاخۆت بەڕێوەبەراتی گشتی لێرە کرایەوە یا زۆر فەرمانگە هەبوو لە نووسنگەیەکەوە کرابە بەڕێوەبەر یاخۆت لە ئەم شوێنانە هەمووی کرا دەبینین ژنەکان گۆڕدران بە پیاو، یعنی هەمان کە گۆڕانکاری با بکرێت کێشەمان لەوە نییە، بەڵام بۆ لە شوێنی ژنێک پیاوێک دادەندرێتەوە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە، ئەمە دەبکرێت ئەو پرسیار ڕوبەڕووی بەڕێوەبەری گشتی ئیداری سۆران بکرێتەوە، بەڕێوەبەری ئەوانەی کە لێرە کاربەدەستن یاخۆت بڵێ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بکرێتەوە. کەم ئەمە پرسیارە بەڕاستی لای زۆربەی ژنان بۆ کە بە بەڕێوەبەرێکی ژن دەگۆڕدرێت پیاوێک لە شوێنی دادەندرێ. ئایا ئەمە بێتوانایی ئافرەتەکە دەردەخات ژنەکە دەردەخا یاخۆت ئەوان سیقەی تەواویان بۆ نییە کە ژنێک دەتوانێت لەم پۆستێکی باڵای هەبێ لێرەدا گەر سەیریکە نییە یاخۆت زانکۆیەکی گەورەی وەکو سۆران سەرۆکی زانکۆ چەند بەڕێ ئەوەیەکیە یاریدەدەرێکیە هیچێکێ لەم یاریدەدەرانە ژن نین. پرسیارەکە ئەمەیە بۆ باشە پێتان وایە ئەو نیگەرانێکە ئێوە لەگەڵ ئەوەدایە متمانە بە ژن نادرێت لێرە یاخود لە ڕووی سیاسیەوە ئەو ڕێگایە بۆ ژن خۆش ناکرێت لە سۆران؟ من بۆ هەردووچی دەگەڕێنمەوە، هەردوو هۆکار هەیە، زۆریان باوەڕیان بە توانای ژنان نییە یاخود زۆر تا هەندێک جا بیریشمان نەچێ، هەندێک جا ژنیش هۆکارێکە بۆ ئەوەی کە پۆستی پێ نەدرێت یا زۆر خۆی دوورە پەرێز دەکرێت یان باوەڕی بە توانای خۆی نییە، پێی وایە ناتوانێت گەر پۆستێکی باڵای پێ بدرێ ناتوانێت بیکە، بەڵام ئەمە کێشێکی گەورەیە دەبێت چارەسەر بکرێ. بەڕاستی پێتان وایە لە سۆران ئەو کادیرانی تۆ وەسفیانەکەی بوونیان هەیە؟ بێگومان بوونی هەیە، بەڵێ بێگومان بوونی هەیە. بژن دەتوانێت چونکە ئێرە ئیدارێکی سەربەخۆیە گەورەیە، چەند قەزایەکی لەسرە، ژنی بەتوانە و ژنی خاوەن بڕوانامە و ژنی بەزموندار زۆر زۆرە لەم دەڤەرە، بەڵام وەک پێویست دەرفەتی بۆ نەڕەخساوەکە بتوانێت خزمەت بکە. پێت وایە لە سۆران هەمە هەنجێک لە نێوان ڕێکخراوی ژنان لە هەموو بوارەکاندا هەیە یاخود ئەو نزیشی هەیە بۆ ئەوی کۆدەنجێک دروستکەن لێرە بەدواوە ڕۆڵی ژن لە بەرچاوبگیری لە سۆران؟ چەند دەنگێکی کەم هەیە، بەڵام نەبووتە کۆدەنگێکی گشتی. من بە زۆر بە ڕەشبینی سێری ئەو فەرمانگە و ڕێکخراوانەی دەکەم کە لە بواری ژناندا ئیش دەکەن، هەمانگێکی تەواو و تۆکمەنیە لە بینی هەمویاندا، هەر یەکەوە بۆ خۆی لە فەزایەکی ئیداری یاخۆت حزبی یا شتێکی تردا ئیش دەکا، هەمانگی نییە لە نێوان
ژنان بەگشتی لێرەدا بۆیە زیاتر ئەمەش بۆ ئەمەش ئەگەڕێنمەوە یەکگرنی ژنان لێرەدا یەکگرنین بۆ بتوانن کۆدەنگێکی گشتی هەبێ و داوای مافە سەرەتاییەکانی خۆیان بکەن کە وەرگرتنی پۆستێکی گشتی لە سۆران. بە بەراورد لەگەڵ ناوچەکانی سۆران ناوچەیەکە کە زۆرترین ژماری دانیشتوانی جیاوازی هەیە کە دانیشتوانی ئەو ناوچەیان بڵند بە تایبەتی سەنتەری قەزای سۆران لە هەر چوار پارچەی کوردستان دانیشتوو لێرەیە. لێرە ئەوە نەبووتە کەلتورێک بۆی بتوانانی ژن زیاتر ڕۆڵی خۆی ببینێت لە بوارە جیاوازەکاندا؟ بەڵێ بێگومانەگەر سەری بکەین سەرێکی ناو بازار و شوێنە گشتەکانی سۆران بکەین ژنمان هەیە خاوەن سەرمایە خۆیەتی بۆ خۆی دوکانێک بەڕێوە دەبا ئیشێک بەڕێوە دەبا یا کاری دەستڕنجینی دەکات لە ماڵەوە ئەمەش بۆ خۆی بزنسێکی بچووکە ئەمانە هەیە لە سۆران ڕەنجی داوەتەوە چونکە سۆران شوێنێکی تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی دانیشتوان و هاوسنوورە لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە هاوڵاتیانی پارچەکانی تری کوردستانیش لێرە بن بە تایبەتی ژنان ئیشێکی باش دەکەن لەو ڕۆ ئەمایان هەیە بڵێ. ئەگەر وە دوا پرسیارم داواکاری ژنان لە ئێستادا تەنیا وەرگرتنی پۆستە یان گرنگی پێدانی ژنانە لە ناو ناوچەیە؟ من هەردووچی دەبینم وەرگرتنی پۆست زۆر مهمە بۆ ژن لەم ئیداری سەربەخۆیەدا بە پێویستی دەزانم هەروەها وەرگرتن متمانەزیانی زیاتر بە ئیشی ژنان یا توانای ژنان من پێم وایە ژن دەتوانێت هاوشانی پیاوان ئیش بکە و فەرمان بەڕێوەبەرێ و زانکۆیەکی گەورەی وەکو سۆرانیش بەڕێوەبەرێت. ئەوەت فەهمی چالاکوانی ژنان زۆر سپاسکە و کاتر لەگەڵ ئێمە بووی.